وتەبێژی وەزارەتی دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران ئەڵێت بەشێک لە ڕێکەوتنی ئەمنی نێوان ئێران و عێراق جێبەجێ نەکراوە. ناسر کەنعانی وتەبێژی وەزارەتی دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران لە پرێس کۆنفرانسی هەفتانەی خۆیدا ڕایگەیاند بەشێک لە ڕێکەوتنی ئەمنی نێوان وڵاتەکەی و عێراق هێشتا جێبەجێ نەکراوە، بەڵام بەرپرسانی حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان بەڵێنی جێبەجێکردنی هەموو بەشەکانی ڕێکەوتنەکەیان داوە. لازم اشاره بکنم که بەپێی ڕێککەوتنی ئەمنی ئێران و عێراق بڕیار بوو لە 6 مانگدا عێراق نیگەرانیەکانی ئێران سەبارەت بە بوونی گروپە چەکدارەکان لە خاکی ئەو وڵاتە چارەسەر بکات. بەپێی هەڵسەنگاندنی سەرەتایی بەشێک لەم ڕێککەوتنە جێبەجێ کراوە، بەڵام بەشێکی هێشتا ماوە و جێبەجێ نەکراوە. لیژنەیەکی تایبەتمان بۆ چاودێری و هەڵسەنگاندن نەڕۆتە عێراق. راپۆرتێکیان ئامادە کردو و دوای هەڵسەنگاندنی وردی راپۆرتەکە و بەرزکردنەوەی بۆ بەرپرسانی باڵا سیاست و بەرنامە و پلانی خۆمان ڕادەگەیەنین. بەرپرسانی عێراق و هەرێمی کوردستان بەڵێنیان داوە هەموو بەشەکانی ڕێکەوتنەکە جێبەجێ بکرێت و ئاگاداریشن ناوەندەکانی ئەو هێزانە لە سنوورەکان دوورخراونەتەوە و تەنانەت بەشێکیان ڕوخێنراون. ئێمە سەبارەت بە ئەمن و ئاسایشی سنوورەکانمان نەرمی نانوێنین و ئەبێت ئەو ڕێککەوتنە بە تەواوەتی جێبەجێ بکرێت. ناسر کەنعانی هەروەها وێڕای ئاماژە بە ڕووداوەکانی ئەم دواییەی قەرەباغ ڕایگەیاند کۆماری ئیسلامی ئێران دژی هەر جۆرە گۆڕانکاریەکە لە ژئۆپۆلیتیکی ناوچەکە و بە هەموو توانایەوە دژی هەر جۆرە هەوڵێک ئەوەستێتەوە کە ئامانجی تێکدانی سنوورەکان بێت. بدونم که وزارت خارجه اینو تایید میکنه یا نمیکنه. ما که قبلا تکذیب کردیم این رو صریحا منتشر. مقام عالی رتبه ارمنستان به جمهوری اسلامی ایران ئێمە دژی گۆڕانی سنوورانی و دەوڵەتیەکانین و کێشەمان لەگەڵ گەشەی ڕێگاکانی هاتوچە و گواستنەوەی بازرگانی دانیە، بەڵام دژی گۆڕانکاری جیۆپۆلۆتیکین. سیاسەتی ئێمە ڕوونە و بە هیچ شێوەیەک ناهێڵن سنوورەکان تووشی گۆڕانکاری بن و پێمان وایە هەموو کێشە و بابەتەکانی ناوچەکەش بە دانوستان چارەسەر دەبن و نابێت پەنا بۆ شەڕ و توند و تیژی ببرێت. در حوزه قفقاز هست. وتەبێژی وەزارەتی دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران ئەڵێت وڵاتەکەی بە هیچ شێوەیەک ئیجازە نادات ئەمن و ئاسایشی ناوچەکە و گۆڕانکاری لە سنوورەکاندا ڕوو بدات و ژئۆپۆلیتیکی وڵاتانی ناوچەکە تووشی گۆڕانکاری بێت. لە هەمان کاتیشدا تاکید دەکاتەوە کە کۆماری ئیسلامی ئێران هەموو توانای خۆی بۆ پاراستنی ئەمن و ئاسایشی سنوورەکانی خۆی ئەخاتە گەڕ. سامان سلێمانی، کورتسات نیوز، تاران.